بەناوی خۆی بەخشندەی میرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە جێکەن سڵاوی خواتان لێبێ خۆم بە خۆشحاڵەزانم جارێکی تر لە بەرنامەی ژێرخانەوە دێنەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست وەک پێشتر ڕامانگەیاندە بوو کە بۆ تەوەری ئەمڕۆمان باس لە پرۆژەی بودجە دەکەین چی لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆی بزانین بودجە خۆی چییە و بوونی چی کاریگەریەکی هەیە نەبوونی چی کاریگەریەکی هەیە تاوتوێکردنی بابەتەکەمان لەگەڵ ڕۆژنامەنووس ئارا ئیبراهیم کە ڕۆژنامەنووسێکی ئابووریە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە کاک ئارا بەخێربین بۆ بەرنامەکەمان پێم خۆشە یەکسەر لێەوە دەست پێ بکەین هاوڵاتیە کە لە بەردەمی شاشەی تەلەڤیزیۆنەکان دانیشتووە چۆن تێبگا پرۆژەی بودجە خۆی چییە؟ بڵێ لە هەموو وڵاتێکدا پلانێکی دارایی دانرێ حکومت پلانێکی دارایی دانێ ئاڕاستی پەرلەمانێکە ئەم پلانە داراییە بۆ ئەوەیە کە کێمان تاوتوێنەکە دەئەنێت کێ حکومەتی ئەو وڵاتە پلانێکی داراییە بۆ ماوەی ساڵێک بۆ چۆن ئەوە بۆ نمونەوتێ پرۆژە بودجەی 2021 عێراق واتە بۆ ماوەی ساڵێکە بۆ 12 مانگ پلانێکی دارایی دانرێت ساڵێکی دارایی بەکاربردن زایدەن خەرجی بۆ بەرهێنان هەموو ئەمانی تیا جێکرێتەوە و دواتر کە پەرلەمان مناقەشەیەکە و ڕەنگە هەندێک ئەرقامی تیا بێ دەستکاری بکات هەندێک ژماری تیا بێ دەستکاری بکە دوجار کە پەسەند کرا ئەبێ حکومەت ملزەمە بە جێبەجێکردنی ئەو یاسای بودجێ بۆ ماوەی ئەو ساڵە واتە یەکەم جار ڕەشنووسێکە لەلایەن حکومەت خۆیەوە ئامادەکرێ درێتە پەرلەمان دوای ئەوەی کە مسادقی لەسەرەکرێ ئەبێتە پرۆژەیە کە حکومەت ملزەمەکات بەڵێ ئەبێ بە یاسا چۆن هەر یاسایەکی تر هەیە لە پەرلەمانە دەرەچێ حکومەت ملزەمەکە بەوەی کە ئەو یاسای وەکو خۆی جێبەجێ بکات باشە با لە عێراقەوە دەست پێ بکەین ئێستا عێراق ماوەیە کە پەرلەمانی عێراق حکومەتی عێراقی پرۆژە یاسای بودجەی داوەتە پەرلەمان و پەرلەمان مناقەشەی لەسەرەکەات ئەو مناقەشانە گفتوگۆکانی پەرلەمانی عێراق لە ئێستاە گەیشتوونەتەکوێ بەڵێ پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە لەبەرەوەی ئێمە لە خۆرهەڵاتی ناوڕاز و بە تایبەتی عێراق یاخود هەرێمی کوردستان هەندێک وڵاتانی دەوروبەریش بەردەوام هەندێک کێشەی قەیرانی دارایی و کێشەی داراییان هەبووە لە ڕووی ئەوەی کە ئەوانەی کە خاوەنی نەوتن بەشێکی زۆریان هەمویان ناڵن عێراقیش بۆ پێی کە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە لە مەرحەلەی گواستنەوەیە بوو ئینتیقالی بوو بۆیە کێشمەکێشمی زۆری تیا بوو لە نێوان هەندێک سونە شیعە و کورد تاکو حکومەتێک دروست ببێ بۆ ئەوەی کە بتوانێت شەفا بێ و حکومەتی خەڵک بێ هەچەنە تاکو ئێستا نەگەیشتۆتە و ئاستەی کە بکرێتەوە سەر سکەکەی خۆی بەتەواتی بەڵام هەندێک مەرحەلەی باشی بڕیوە ئەزانی گەندەڵی هەیە ناشەفافی هەیە ئەو پرۆژەی بودجەی 2020 کە حکومەتەکەی کازمی نادیان بۆ پەرلەمانی کوردستان یاخود ئامادەیان کرد پێک هاتبوو بەڵێ لە 165 تریلیۆن دینار یەکەم جار لە مەرحەلەی یەکەمە و بۆ هەر بەرمیلێک نەوت کە وڵاتێکی نەوتیە لە 185 بۆ نەوەی پشت بە داهاتی نەوتە بەستێ بۆ هەر بەرمیلێک 42 دۆلاریان تەرخان کردبوو بەڵام کە گەیشتە پەرلەمانی عێراق نزیکەی 70 تریلیۆن دینار لەو مەبلەغە کورتێنانی تیا بوو کە ڕێژەیەکی زۆر گەورەی واتە بە نزیکەی نیوەی ئەو بڕێی کە حکومەتی عێراقی بۆ پەرلەمانی ناردبوو کورتێنان بوو ئەمە ئەکەوتە سەر ئەوەی کە قەرزێکی زۆر بێتە سەر حکومەتی عێراقی و کێشەی زۆر لە دوابێ و نەتوانێت حکومەت وەکو خۆی پێوەی پابند بێ و بارگرانێکی دارایی ئەکەوتە سەر حکومەتی عێراق کە بە ئاسانی لی دەرناچوو بۆیە کاک ئارا کورتهێنان وشەیەکی ئابووریە بۆ هاوڵاتیەکی ئاسایی چۆن لە موشەیەتەیە کورتێنان ئەوەیە کە بۆ نمونە من 100,000 پێ لە گیرفانما بەڵام بۆ ئەو ڕۆژە پێویستم بە 150,000 بۆ نمونە 50,000 کورتێنانم هەیە ئەبێ قەرزی بکەم بۆی کە بوومە شمێکی یان کاڵایەکی پێ بکڕم یان خەرجەکەم بەڵێ بڵێ بۆیە کە گەیشتە پەرلەمانی عێراق پرۆژەکە زۆر دەستکاری کران زیاتر لە 65 بۆ 68 کۆبوونەوە تەنها لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کۆبوونەوەی لەسەر کردووە و پرۆژەکە لە 165 تریلیۆن دینارەوە کەم کرایەوە بۆ 129 تریلیۆن دینار وە کورتێنانیش کەم کرایەوە لەو مەبلەغەوە لە 70 تریلیۆنەوە بۆ 30 تریلیۆن دینار ئەمەش بەهۆی ئەوەی کە حکومەتی عێراقی لە ڕێگەی دراوی نەختی نێودەوڵەتیەوە داوای کرد کە ئەگەر بتانەوێ لە قەیرانی دارایی لەو قەرزە زۆرە دەربچن کە هەتانە پێویستەکە بەهای دیناری خۆتان دابەزێن ئەو بوو قەرار دراکە هەر 100 دۆلارێک بدرێ بە 145,000 دینار کە پێشتر بە 120,000 دینار و 190,000 بوو بۆیە ئەمە وای کرد بەشێک لەو کورتێنانە کە با بڵین لەبەرەوەی حکومەتی عێراقی
داهاتی بەشێکی زۆری وەکووتمان نەوت بە دۆلارە فرۆشتنی بە دۆلارە تەنها داهاتی ناوخۆی نەبێت کە بە دینارە واتە لە سایانەوەی داهاتەکەی بە دۆلار وەرەگرتەوە بۆی ئەمە بە ڕێژەیەکی زۆر داهاتی عێراق بەرزەکاتەوە و بە هەمان شێوە بەرزبوونەوەی نەوتیش لەم بەڵێ و بە هەمان شێوە پەرلەمانی عێراق بیری لەوە کردەوە کە نرخی نەوت تا دێ بەرزە بێتەوە 42 دۆلار درانراوە بۆ هەر بەرمیلێک بۆی پەرلەمانی عێراق پێی باش ببی کا بە 45 دۆلار هەرچەند ئێستا سعری نەوت 64 دۆلار و 40 بۆ 50 سنتە ئەوە دوایی لە کۆتایی ساڵە ئەو زیادەی کە هەیە لە داهاتی نەوت ئەخرێتەوە ناو پرۆژە بودجە ئەتوانم بڵم ئەگەر بێت و سعری نەودوەکو ئێستا بێت ئەو 30 تریلیۆن دۆلار 30 تریلیۆن دینارەی کە لە پرۆژە بودجەی 2021 هەیە بە تەواوەتی کۆتایی پێێت و بە هەمان شێوە کورتێنانەکە لەبەرەوەی سعری نەوت نرخی نەوت بەرزە ئێمە بە 45 دۆلار دامان ناوە ینی پەرلەمانی عێراق بە 45 دۆلار دایناوە مانگی پێشوو لە مانگی شوباتە هەر بەرمیلێکی فرۆشتووە بە 6 دۆلار و 33 سنت کەواتە ئەگەر هەر 6 دۆلارەکەش حساب بکەین بۆ هەر بەرمیلێک پسپۆڕی ئابووری و تەبێژی بازاری دۆلارەکە ئەمڕۆ بابەتێکی نووسی بوو بە لێکدانی ئەو ژمارەی کە بەڕێزت باست کرد بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازار و لەگەڵ پرۆژە یاسای بودجە لەگەڵ گۆڕینەوەی پارەکە لە 190ەوە بۆ 145 ئەوە ئەڵێ لە ماوەی هەفتا ڕۆژی ڕابردووە زیاتر لە 8 میلیارد دۆلار گەڕاوەتەوە. من ڕاستی حسابم نەکردووە ینی بڵم بە دەقیقی ئەمانە بەڵام من پێم وایە ئەو 30 تریلیۆن دینارەی کە لە کورتێنانی بودجەی 2020 هەیە پرۆژەکە بە تەواوەتی نایهێڵێت و ڕەنگە هەندێک پارەی زیادەش هەبێت بکەوێتە ناو گیرفانی حکوومەتی عێراقی و ناو خەزێنەی حکوومەتی عێراقیەوە بۆیە پرۆژەکە لە ئێستا هەر تاوتوێ هەکرێ و کێشەیەکی زۆر گەورەی تایە مەسەلەی پشکی کووردە حکوومەتی هەرێمی کوردستان زیاد لە 10 جار 11 جار لە ماوەی ڕابردووە لەم نزیکانە ئەتوانە بڵێن لە دوای پرۆژەکە لە وەزارەتی دارایی عێراق لە حکوومەتی عێراق گفتوگۆی لەسەر کرا زیاتر لە 10 بۆ 11 جار گفتوگویان لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ کۆمپانیای سۆمۆی نیشتیمانی کە نەوتی عێراقە فرۆشێ وەزایدن لەگەڵ وەزارەتی نەوت ئەنجام داوە تاکو ئێستا نەگەیشتنەوە ڕێکەوتنێکی کۆتایی کە ئەعلان بکرێ واژۆ بکرێ لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق پەسەندکردنی لە پرۆژە بابەتی هەرێم وەستانوێتی بەڵێ لەبەرەوەی پشکی هەرێمی کوردستانەوەی کە دیاری کراوە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بە شەفەیی لەسەر ڕێکەوتون بەڵام لەسەر وەرەقە نییە بەڕسمی ئەعلان بکرێ ئەوەیە کە ڕۆژانە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت داد بە کۆمپانیای سۆمۆ زایدە نیوەی داهاتە فیدراڵیەکان لە بەرامبەر ئەوەیە پشکی لە سای 12.67 بۆ دێ ئەگەر بێت و ئەو سیغەی کە لە پرۆژەکە هەیە تێپەڕێنرێ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 13 تریلیۆن دیناری لە ماوەی ساڵی 2020 بەڕەوە ناکرێت. باشە پێشبینی ئەکرێت بودجەی عێراق بەو ئاسانیە بە نزیکترین کات پەسەند بکرێت؟ بڵێ دیارە وەکو باسم کرد لە بەرەوی عێراق وڵاتێکە کە هەندێک مەسەبی جیاوازی تایە شیعە دەسەڵاتێکی ڕەها و زیاتری ململانی سیاسەکان کاریگەریان هەبووە لەسەر سیاسەکان کاریگەریان هەبووە و خاڵێکیش هەیە کە بیرمان نەچێ ئەویش ئەوەیە کە حکوومەتی هەرێم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر جار ڕێکەوتنی لەو شێوەیە کردووە بەڵام ئیلزام نەبووە پێوەی پابند نەبووە بۆیە جۆرێک لە بێمتمانەی هەبووە بەرامبەر بە حکوومەتی هەرێم بەڵام من پێم وایە ئەم وەفدەی هەرێم کە بە سەرپەرشتی قوبات تاڵەبانی جێگەی سەرۆکی حکوومەت ئەم چەند کاتێک ئەمە باس لە پرۆژە یاسا ئەکەین کاتێکە شتێکە بێتە پرۆژە یاسا لە پەرلەمان دەنگدانی لەسەر دەکرێت لە ڕۆژنامەی وەقائع بڵاوەکرێتەوە هەموو لایەنەکان مولزەمەکات. حکوومەتی عێراقی بۆ ناتوانێت ئەو ئیلتیزامە قانونیە لە بەرامبەرەکەی وەربگرێتەوە؟ لەبەرەوەی پێشتیش پەرلەمانتارەکان باسییان کردووە هەندێک گروپی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان هەندێک گروپی سیاسیش هەیە لە عێراق بە تایبەتی لایەنە شیعەکان کە پێیان باش ئەم ڕێکەوتنە هەر نەکرێ ڕەنگە قازانجێکی دوولایەنەی تیاابێ یەکیانەوەیە کە هەرێمی کوردستان نەوتەکە ئەفرۆشێ ئەوانەی کە حەزەکەن ڕێکەوتن نەکرێ کەس نازانێ داهاتەکەی بە تەواوەتی چەندە وەکو کۆمپانیای سۆمۆی نیشتیمانی نییە مانگانە لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە پێمان ئەڵێ ئەم مانگە حکوومەتی عێراقی بە بەهای 5 ملیار و ئەوەندە نەوتی فرۆشتووە 87 میلیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان نابینین وەزایدەن حکوومەتی عێراقیە بۆ ناتوانێت شیعەکانیش پێیان وایە کە
ئەگەر بێت و ئەم پشکە نەدەن بە هەرێم بۆ نمونە ئەم 13 تریلیۆنە نەدرێ بە هەرێمی کوردستان ئەم 250,000 بەرمیلەمان ناوێت لە بەرەوەی 250,000 بەرمیلە ڕەنگە بۆ ئەوان 500 بۆ 600 میلیارد دینار نەگرێتەوە بە شێوەیەکی گشتی کە تۆ لە ماوەی مانگێکە 250,000 بەرمیل 7,500,000 بەرمیلەکە بۆیە ڕەنگە بەو شێوەی ئیسفادەی لێ نەکەن بەڵام کەمی خۆت بۆ خۆت و زۆری نێودەوڵەتی هەیە لە ئاستی ئەمریکا و بریتانیا فەڕەنسا ئەمانە کە زەخت لە حکوومەتی هەرێمی کوردستان و زەختیش لە حکوومەتی عێراقیەکەن بۆی کە ڕێکەوتن بکرێ ئێستا دوو خیار هەیە لەلایەن شیعەکانەوە خیارێکیان ئەوەیە کە ئەو سێغەی کە دانراوە لە پرۆژە بودجەی 2020ەکە کە ئیتفاقیەکی شەفەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لەسەر کراوە کە 250,000 بەرمیلی ڕۆژانە و زایدە نیوەی داهاتە نەوتیەکانە ئەمە وەکو خۆی بمێنێتەوە شیعەکان پێشنیارێکیان هەیە کە هەرێمی کوردستان ئەوەی کە هەناردەیەکە 460,000 بەرمیلە وەکو وەفدی هەرێم بۆ حکوومەتی عێراقیان باس کردووە 30,000 بەرمیل لەو نەوتە بۆ بەکاربردننی ڕۆژانەی هەرێمی کوردستان سەرفەکرێ 430,000ەکە ئەمێنێتەوە بەغدا داوای ئەواکە یاخود با بڵێن هەندێک لایەنی شیعە کە زۆرینەن داوای ئەواکەن کە ئەم نەوتە بدرێ بە کۆمپانیای سەمون نیشتیمانی حکوومەتی عێراقی 250,000 بەرمیلەکەی خۆی بەرێ ئێستاحقاقی شەریکاتی کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستانی لێ بدرێ ئەگەر ڕۆژانە 5,000 بەرمیل لە نەوتی هەرێم زیاد بوو بچێتە خەزانەی حکوومەتی عێراقی نەک بگەڕێتەوە بۆ خەزانەی هەرێمی کوردستان یعنی ئێستا مناقەشەکە لەوەیە هەرچەندە تا ڕادێک لە نزیبوونەوەیکی زۆر هەیە لەلایەن هەردوو لایەنەوە کە ڕەنگە بۆ هەرێمی کوردستانیش ئەگەر 250,000 بەرمیل نەبێت 260,000 بێت 265,000 بێت زۆر کێشەیەکی گەورە نییە لەبەرەوەی دواکەوتنی پەسەندکردنی بودجەی عێراق چ کاریگەریەکی خراپیە لەسەر هەرێم و عێراقش جۆرێک لە نیگەرانەیەکی دروست کردو لای خەڵک بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە با بڵین ئەیانوێت جوڵەی بازار زیاد بکات چونکەم جوڵەی کە ئێستەیە جن تا ڕادەیەکی زۆر جوڵەیەکی خاوە تا ڕادەیەک ناسەقامگیرەوە تا توانین بڵین بازاری هەرێمی کوردستان تەنانەت بازاری عێراقیش ناسەقامگیرە لە ڕووی ئابوووریەوە لەبەرەوەی تۆ ئەگەر بودجەکە پەسەند نەکرێ نازانرێ بۆ ساڵە چی ڕوئاگا چی ئەکرێت چ پرۆژەیەک جێبەجێ ئەکرێ خەڵکێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لە عێراق پارەیەکی زۆریان هەیە ناتوان بیخەنە بازارەوە بۆی هەتا ئەمە 2023 تاوەکو ئێستا عێراق بودجەی خۆی پەسەند دەکات بەڵێ پەسەندکردنی بودجەی عێراق چەند جار ئەوە چەند ساڵە بودجەی خۆی پەسەند دەکات و کاریگەریەکانی ئەوەنە ئیجابی بووە ئەوەنە گرنگ و گەورە بووە تا خەڵک ڕوئیای خۆی لەسەر بنیاد بنیە ساڵانە وەک بدایت باسم کردوتم حکوومەتی عێراقی لە دوای ڕووقانی سەدامەوە کۆمەڵێ لەلایەنە سیاسیەکان کە لەبەر ململانی سیاسی و بردننی سامانی ئەم وڵاتە کە مەبەستم عێراقە بیخەنە گیرفانی خۆیان و مناڵەکانیانەوە بەشێکی زۆری ئەو پارەی کە لە دوای 2023ەوە تاکو ئێستا هاتوۆتە عێراق بەشێکی زۆری بەسپیکردنەوە براوەتە دەرەوەی عێراق و ئاژانسە نێودەوڵەتیەکان باز دەواکەن زیاتر لە 320 میلیارد دۆلاری عێراق لە ماوەی 15-16 ساڵی ڕابردووە براوەتە دەرەوە سپی کراوەتەوە لە ماوەی ڕابردووە دەستەی نەزاهەی لیژنەی پەرلەمانی عێراقی باسییان لەوە کرد کە 6 میلیارد و 7 میلیارد دۆلاریان لە بانکەکانی لوبناان دۆزیوەتەوە کە ئەیانەوەی بیگەڕێنەوە کە بە سپیکردنەوە ڕۆشتێتە دەرەوەی عێراق بۆیە بمانەوە نەمانوێت گەندەڵێکی زۆر هەیە لە عێراقا ئەوە تۆ ببینە هەندێ شاری وەکو بەسڕە کە چەندین جار خۆ پیشاندانیان کردووە کە ئاوی خواردنەوەیان وەکو پێویست نییە بە شەتێ شارێکی وەکو بەسڕە لە 150 بۆ 60 نەوتی عێراق تەختیاکە داهاتێکی زۆر بۆ عێراقیێنێ بەڵام ئیدارەدانی عێراق بە شێوەیەکی خراپ ئیدارە درراوە و لەبەر ململانە سیاسیەکان و لەبەر ئەوەی کە ئەو پارە زۆرەی کە هاتۆتە بەردەستیان خەرجی نەکەن بۆ خەڵک بۆیە عێراق هێشتا نەگەیشتوتە ئەوەی کە بڵێن ئەو پارەی کە بۆ دێ وەکو پێویست خەرجەکە لە مەشروعاتە بەڵام بە شێوەیەکی گشتی جێبەجێکردنی یاسا یاخود بوونی یاسایی بودجە باشترە لە نەبوونی چونکە پەرلەمان محاسبەی وەزیرەکە محاسبەی حکوومەتەکە محاسبەی وەزیری دارایی و بەرپرسانی حکوومەت ئەکا لەسەر جێبەجێ نەکردنی یاساکە چەندین بەرپرسێ لە عێراقا دراون بە دادگا و زیندانی کراون بەڵام ئەومان لە هەرێمی کوردستان نەبینیوە من ڕێکەمەوە پرسیارەکانم ئەم جاریان زیاتر لەسەر هەرێمی کوردستان بێ لە عێراق پرۆژە یاسای بودجەی ساڵانەت هەیە بەڵام کاریگەریەکانی کەمن چجا لە هەرێمی کوردستان لە دوای 2013ەوە تۆ بودجەی نییە لێکەوتەکانی چی بووە نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان کاریگەری زۆری کردوتە سەر دۆخی ئابووری بە شێوەیەکی گشتی و کاریگەری خستۆتە سەر ئەوەی کە بە شێوەیەکی سلبیش ڕوانینێکمان هەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان
کە تۆ بودجەت نەبوو کە پلانی دارایی ساڵانت نەبوو نە پەرلەمان متمانە بەو ژماراناکە کە بەرپرسانی حکومت باسیەکەن نە خەڵک چاوەڕێی ئەوە ئەکات ئەو حکومت ئەو داهاتی کە هەیەی بیخاتە خزمەتی خەڵکەوە. ئێستا ئێمە کابینەکانی ڕابردووە بەم کابینێشەوە کە تاکو ئێستا یاسای بودجەمان نەبووە کە قەرارە بۆ ئەم ساڵ بودجەی 2021 پرۆژەکەی بچێتە پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی داهاتووە. من پێم وایە بوونی ئەم پلانە حکومت ملزەمەکە بۆ جێبەجێکردنی هەندێک پرۆژەی وەبەرهێنان و بۆ ملزەمێکە بۆ بوونی شەفافیەت لە پرسی دارایی هەم داهات هەم خەرجەکان. ئەوترێت زۆرێک لە پارلەمانتاران زۆرێکمەتی هەریەم زیاتر بەڕێنمایی باسی ئەواکەن کە گەندەڵی هەیە لە خاڵە سنووریەکان گەندەڵێکی زۆر هەیە لە دام و دەستگاکانی حکومت بەڵام کە یاسای بودجە هەبوو ئەبێ سەرجەم وەزارەتەکان پێوی پابند بن کە پابند نەبوون پەرلەمان ئەو حەقی هەیە کە لێپرسینەوە بکات لە سەرەکە لە غیابی نەبوونی بودجەی ساڵانە لە هەرێمی کوردستان لە 2013 تاوەکو ئێستا کارێکی وای کردووە زیاتر حکومەتی ڕێنمایی بێ نەک حکومەتی پلانێکی تۆکمەی دارایی. هەر ئێستا نەک حکومت تۆ ئەگەر نمونەیەکی بچووک بینەوە خێزانێک ئەو موچەی کە مانگانە وەریەگرێ ئەگەر پلانێکی بۆی نەبێت لە دوای 15-16 ڕۆژ ڕەنگە تووشی ڕکوت و قەرز بێت بچێ قەرز لە هاوڕێکەکەی بکات بچێ قەرز لە خزمەکەی بکات بۆیە بۆ حکومەتیش بە هەمان شێوەیە ئێمە لە دوای 2013ەوە پارەمان هەبووە لە هەرێمی کوردستانە نەوتمان بە شێوەی سەربەخۆ فرۆشتووە و بە هەمان شێوە داهاتی ناوخۆشمان هەبووە دەواازەکان داهاتێکی باش بوون دەوائیرەکانی حکومت لە هەرێمی کوردستانە داهاتی زۆر باشیان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەدا سەرۆکی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کە 28 ملیار و ئەوە قەرزارە ئەم هەرێمە ێ باش ئێمە خۆ نەوتمان فرۆشت و نەک نەوتمان کڕیبێ ئایا پێمان بڵێ ئەم قەرزانەی چی بووە لە کاتێکا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشێکی نەدراوە بەشێکی پاشەکەوت کراوە و مەشروعات و ئەو پرۆژانێک کە لە هەرێمی کوردستانی شەوەی بینین لە خۆ بیگرە تا خانەقین پرۆژەیەکی استراتیژی ئەوە گەورە نەکراوە کە بڵین ملیارە دۆلاری بۆ خرج کراوە لە خیانی نابینرێ ئەوە پرۆژەی بودجەی ساڵانەیە بودجە وا ئەکا گەندەڵی ئاکات کە تۆ نەزانی چەند هەیە و چەند گەندەڵی زۆر ئەبێت و هەم ناشەفافیت دروستە بێ و هەم ڕۆتین زۆر ئەبێ و بە هەمان شێو وەزارەتەکانیش ناتوان ئەرکی خۆیان جێبەجێکن وەکو خۆی چونکە هەموو وەزارەتێک کە پرۆژەی بودجە ئامادەکرێت پلانی دارایی ساڵانەی خۆی ئەنێرێ بۆ وەزارەتی دارایی دوای تاوتۆکردنی لە ناو ئەنجومەنی وەزارەتی دارایی ئەنجاچێ بۆ ئەنجومەنی وەزیران بۆ حکومەت بەڕێبەتی گشتی بودجەوە بەرزەکرێت بەڵێ لەوێ بەرزەکرێتەوە دواتر ئەچێتە ناو گفتوگۆی وەزیرەکانی کابینی نوێمی حکومەتی هەرێم دوای تاوتێش ئەنجا ڕەوانی پەرلەمانی کوردستانەکرێت ئەویش بەشی یاسایی لە ئەنجومەنی وەزیران تەواوی بڕگە و مادەکانی سەیرەکاتەوە ئەنجا ڕوا بۆ پەرلەمانی کوردستان کەواتە بوونی پرۆژە یاسا وا ئەکاتۆ تا ڕادەیەک شەفافیت زیادەکەی و تا ڕادەیەک ئەو داهات و سەرچاوە داراییانەی کە هەیە لە چوارچێوەی پلانی دارایی خۆتا باسی ئەەکەی ئەخیتە ڕوو و خەڵک متمانەیەکی بۆ دروستە بێ بە حکومت بەڵام ئێستا متمانە لە بین خەڵکمانی نەماوە حکومتدان نەماوە هەتێک چۆ بە تەواوەتی یعنی بە ئاسانی شان کاریگەری لەسەر ئابووری هەیە چونکە بۆ نمونە چۆن کاریگەری نییە تۆ فەرمانبەرێک لە ماوەی ساڵێکە 12 مانگ دەوامی کردو بەڵام تۆ 5 موچەیە تێ سێ موچەی بە لێبڕین لە سایە 20 و لە سایە 18 ئەدەیتێ ئێتم متمانی چۆن بە حکومەتە مێنێ بۆ حکومەت بینیمان لە 2013 بەدواوە تاوەکو ئێستا ساڵ لە دوای ساڵ و ماوەیەک لە دوای ماوەیەک ڕێنمایی تازە دەرەکا بۆ زیادکردنی باج و ڕسومات ئەمە تۆ کە پلانی بودجەت نییە نازانی خەرجی چەنە و داهات چەنە لەسەر چی بنەمایەکەم ڕێنمایانە دەرەکرێت کەمانە ڕێنمایی ئابوووریانن ساڵی ڕابردوو پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان تێپەڕی بە ناوی یاسای چاکسازی باشە بەشێکی ئەو ڕێنماییانەی کە دەرئەکرێت لەلایەن حکومەتی هەرێمەوە بەیان ئەکرێ و ئیلزامەکرێ بە خەڵک بە وەزارەتەکان کە پێوی پابند بن بۆیە ئەو داهاتە ناوخۆیی کە هەیە زیاد بکرێت بەڵام زیادکردنی باجکردنەکە هەمووی کەوتۆتە سەر بارگرانی خەڵک واتە خەڵک باجەکەی ئەدا ئەوە نێ با بڵێن حکومت خۆی باجەکەی بدات ئێستا با من نمونەیەکت بۆ بێنمەوە بۆ نمونە کەسێک خانوویەکی ئەفرۆشێ باش پێشتر لە سایەیەکی وەکو زەڕی بە لێوەریکیدا بەڵام ئێستا بووە بە لە سەدا سێ واتە ئەگەر کەسێک خانووەکەی بفرۆشێ بە دەفتەر ئەبێ 30 وەرەقە بدا بە 3000 دلار بدا بە حکومەتی هەرێم وەکو زەڕیبە بەڵام پێشتر
$1000 بووە. ئەمە وەکو نمونەیەکی بچووک باسیەکەم. جا لە هەمان کاتە داهاتی ناوخۆ زیای کردووە، یعنی ئێمە هێشتا پێش ئەوەی ئەم ڕێنمایانە دەرکرێ داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستانە مانگانە 250 میلیارد دینار کەمتر نییە بە ئەترافاتی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان. وەزائیدەن ئێمە نەوتمان بەردەوام فرۆشتووە 450,000 460,000 430,000 کە فرۆشراوە داهاتەکەی بەشێکی گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی. خۆ وەزیری دارایی خۆی گومانی کە ئێستا تۆ ڕۆژنامە نووسێک باسیەکەی باسی ئەوەکەی کە تۆ باشکراڵی من گومانمێ لە ژمارەکان لە خەرجی و داهاتەکان ئەو گومانە نەبوونی بودجێ هۆکارەکەیتی کە دروستی کردو نەبوونی زۆری بودجێ ساڵانە بەشێکی زۆری نەبوونی بودجێ. من کە بودجەم هەبوو کە یاسایەکی بودجەم هەبوو بۆم دەرەکەوێت کە لە ماوەی ئەم ساڵەیە حکوومەت 13 تریلیۆن 14 تریلیۆنی تەرخان کردووە بۆ سەرفکردن. چەندی بۆ خەرجی بەکاربردنە بۆ موچە و پێداویستەکانی حکوومەت و وەزارەتەکان و چەندی بۆ پرۆژەی وەبەرهێنانە. پەرلەمان ئەو کاتە ڕقی بەبێ بەسەر یەکە بە یەکەی پرۆژەکانەوە بەسەر یەکەیەکەی ئەو ڕقەمانەی کە دانراون لە ناو یاسای بودجەیە. بەڵام کە تۆ یاساد نەبوو پەرلەمانتار ئەچێت لە دەرگای وەزارەتەکەیە وەرەقەیەکی سپی ناخاتە بەردەست، وەرەقەیەکی ناخاتە بەردەست کە بڵێ وەڵا ئەم شتانە کراوە. نەخێر هەر ئەوەندە پێڵ ئەڵێت ئێمە یاسای بودجەمان نییە. ینی دەسەڵات یاسادانان ناتوانێت لێ پێچینەوە لە کەسکە لەبەرەوە بنەمایەکی نیە، لەبەرەوەی هیچ بنەمایەکی نییە و حکوومەتیش ئەڵێ من ئەوەتە موچە بە لێبڕینەوە دابەشەکەمی تر چۆن لێپرسینەوەی لەگەڵا بکەن. بۆیە ئەمە گەندەڵی زیا کردووە، یعنی نەبوونی بودجە گەندەڵی زیاکە، ناشەفافیت زیاکە. ئێستا بەشێک لە سەرچاوەکان باز داواکەن حکوومەتی هەرێم توانای هەناردەکردنی نەوتی زۆر لەو ژمارە زیاترە کە خۆیان باسییان کردوە کە ڕۆژانە 460,000 بەرمیلە. باز لەواکرێ گەشتۆتە 9 ملیۆن بەرمیل زیاتر. بۆیە ئەمە منێکی ڕۆژنامە نووسی ئابووری هاوڵاتیەک شارەزایەک پەرلەمانتارێک بۆی ئەمەی بۆ شەفاف و ڕوون بێ پێویستەکە هەموو ئەمانە بچێتەوە ناو چوارچێوەی پرۆژە یاسای بودجە و دوای ئەوەی پەرلەمان تەزدیقێکە منی هاوڵاتی بۆم ڕوون بێ حکوومەت توانای دارایی لە مانگێکە ئەوەندەیە لە ساڵێکە ئەوەندەیە چەندێک پرۆژە جێبەجێەکە چەندێک بۆ خەڵکە ئەبێ ئەمانەمان بۆ یەکلایی بکرێتەوە. ئەوانەی شەریکاتی نەوت کە لە هەرێمی کوردستانە هەیە، شەریکاتی نەوت کە لە هەرێمی کوردستانە هەیە و زۆر بەیان بیانین، ئەوانەی کە سکیورتین سەر بە با بڵێن نێوخۆین و هەندێکیان ڕەنگە سەر بە بەرپرسەکان بن، ئەمانە خۆ ئەبێ شەفافن. شەریکەیەکی نەوت لە سەیە چەندی کێڵگەیەکی نەوتی و بیرە نەوتێک ئەبات. ئەبێ ئەمانە ڕوون بێ بۆ خەڵک. ئەوترێت یەکێک لە هۆکارەکانی نەبوونی بودجە شەفافە. ئەوترێت یەکێک لە هۆکارەکانی کە بودجە نەبووە لەم چەند ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستانەوەیە. بۆ نمونە ئەمڕۆ تۆ ئەڵەی من ئەوەنە داهاتم هەیە، یەکسەر پرسیارێک دروستەکەی لەسەر 7 ساڵی ڕابردووی خۆتکەواتە لە 7 ساڵیشا لەم سێکتەرەیە ئەوەنەت هەبووە. چی لێ بەسەراتەوە؟ بەڵێ ینی جۆرێک لە جۆرەکان هەڵدانەوەی حەقیقەتی ڕابردووە. بەشێکی وایە لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان لە نەوتەوە باج و ڕسوماتە بڵێکە نەوت لە ساڵی ڕابردوودا بە هەمان شێوە فرۆشراوە، داهاتی خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆی هەبووە. ئەمە پێویستەکە بەڕاستی دەستەی نەزاهەمان هەیە لە هەرێمی کوردستان، دیوانی دارایی دیوانی چاودێری داراییمان هەیە لە هەرێمی کوردستان. هەموو ئەمانە سەر بە پەرلەمانی کوردستانن. پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەمانەیە ئەبێت تەنسیقێکی زۆر باش و هەماهەنگی هەبێ بۆ لێپێچینەوە لە حکوومەت لە بەرپرسانی حکوومەت لەوانەیە کە تێوە گلاون لەم پرسانە. بەڵام بەداخەوە ئەبینین ئەدای پەرلەمانی کوردستان بە تایبەتی خولی پێنجەم زۆر لاوازە بە پەنجەی دەست ئەژمێردێن ئەو پەرلەمانتارانەی کە باز لە هەموو ئەم گەندەڵیان ناکەن کە لە هەرێمی کوردستانە هەیە. بۆیە ئەبێ تەنسیقێکی باشتر هەبێت. گەندەڵیەکان کە باسەکرێ بۆ ڕێژە چاودێری نەبوونی بودجە بۆتە هۆکاری هەمویان. بەڕێزم هەر ساڵی ڕابردوو سەرۆکی دیوانی چاودێری دارایی باسی لەوە کرد کە من ناتوانم بچمە لێپێچینەوە لە هەموو ئەو گرێبەستانەی وەزارەتی نەوتی هەرێمی کوردستان بکەین. یعنی پێشتریش باسی کردووە تۆ سەرۆکی دەستەیەکت هەڵبژاردووە بە ناوی دیوانی چاودێری دارایی، بەڵام تۆ چاودێری گەورەترین مهمترین وەزارەتی حکوومەتەکەت نەکا کەواتە بۆچی دادناوە مۆزەفێکە تەعین کردووە تاو. بۆیە پێویستەکە پەرلەمان بە دوواداچوون بۆ ئەم شتانە بکە. ئەندامانی پەرلەمان بە هەمویانەوە بەوانەیە کە لە ئۆپۆزیسیۆن بەوانەیە کە لە دەسەڵاتێکی لە بەردەستانەوەی لەسەر چی بناو پەرلەمانی کوردستان نوێنەری خەڵک کرد. دوجار خۆیان لای خەڵک عیبدارە بنگریان لێکرێت ناتوانێت نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک بکەن. باسیەوەت کرد کە لە غیابی پرۆژە بودجەیە پەرلەمانتارێک چۆن نەتوانێت وەزارەتێک محاسبە بکە؟ دەتوانێت چی بنمایە؟
بەپێی ئەو پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕێکاری خۆی هەیە ئەچێت داوا تۆ وەزارەتێکی هەر لە سەرەتاوە من نازانم تۆ چەند داوا بە داداچوونێکە کات باشە دەزانن ئێستا بامی پێت بڵێ بۆ نمونەیە پرۆژە بودجەی 2020 عێراق خۆتا کوێسە پەسەند نەکراوە بەڵام حکوومەتی عێراقی چۆن موچەی مانگی 1 ساڵی 2020 بەپێی یاسا مافی ئەوەی هەیە 1 لەسەر 12 ئەو بودجەیە ئەگەر پەسەندیش نەکراوێ بۆەوەی کە ئیش و کار نەوەستێ موچەی خەڵک دوانەکەوێت دەتوانێت خەرجی بکات دواتر ئەگەر کەم بەیان زیابێ ئەوە معالەجە ئەکرێت لە ڕووی داراییەوە بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستانیش بۆ حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوەیە بۆ نمونە حکوومەتی هەرێم بەبێ ئەوەی کە یاسای بودجێ هەبێ 50 میلیارد دینار 30 میلیارد دینار بۆ وەزارەتێک خەرجەکە بۆ فڵان پرۆژە بۆ چەند پرۆژەیەک ئەبێ ئەم پەرلەمانتارانە بە دواداچوون بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژانە بکەن یعنی ئێمە لە ساڵانی ڕابردووشدا پرۆژە هەبووە 100 میلیارد دینار 300 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە بەڵام تەنها بلۆکێک دانراوە کە ئەم پرۆژەیە دەست پێکا و تاکوێسە دەست پێ نەکراوە پارەکەشی کەس نازانێت چۆتە کۆ پێش 2013 حاڵەتەمان بەڵێ هەمان بووە پێش ئەوەشکە بودجێش پرۆژە یاسای بودجێش بوو سندوقی شێرپەنجەی دەرکردووە شێرپەنجەی دەرکردووە یعنی خۆ پەرلەمانتاران باسییان کردووە مدیرعامی ئەو بەشە باسییان کردووە کە حکوومەت پێویستی پێی بۆ بردوێتی حکوومەتی ئێرەم لە ماوەی ڕابردووە پارەی بانکە ئەهلەکانی بردووە پارەی خەڵکی نەداوەکو و موچە خۆر بە شێوەیەکی گشتی بۆی هەموو ئەمانە بێتە هۆی ئەو بێمتمانەی کە پێشتر باست کرد زیادیەکە بوونی یاسای بودجە بۆ هەرێمی کوردستان خاڵێکی وەچەرخانی زۆر گەورەی لە ڕووی داراییەوە کاگار ئەو هەوڵانەی کە ئێستا لە کابینەی تازە دەستی پێکردەوە بۆی ئەم ساڵ بودجە لە هەرێمی کوردستانیش پەسەند بکرێ هەوڵەکان لە ئاستی چاوەڕوانیەکانە پرۆژەی بودجەوەنەی کە من ئاگادارم هی 2020 بە شێوەی خەمڵاندن دیاری کراوە بە هەمانکی وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم ئەو ژمارەی کە من بە دواداچوونم بۆ کردووە زیاتر لە 14 تریلیۆن دینارە لەسەر بنەمای ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی دانراوە بۆیە ئەگەر بێت و ئەم پرۆژەیە وەکو خۆی بڕوات لە حکوومەت گفتوگۆکانی تەواو بێ بچێتە پەرلەمانی کوردستان من پێم وایە پرۆژەیەکی زۆر باش ئەبێت لەو ڕوە ژمارە دارایی کە پێداویستەکانی هەرێمی کوردستان هەم خەرجی بەکاربردن خەرجی وەزارەتەکان و موچە خۆران هەم خەرجی پرۆژەکانی بۆ بەرهێنانیشی تێدا جێگە کراوەتەوە ئەوە دەیاگادارم لەو 14 تریلیۆنە نزیکەی 3 تریلیۆن دیناری بۆ پرۆژەی بۆ بەرهێنان تەرخان کراوە لە هەرێمی پرۆژەیەکی تا ڕادەیەک لە ئاستی چاوەڕوانیەکانە بەڵێ ئەمە بۆ مەرحەلەیە کە لە دوای ئەو قەیران و کێشە داراییانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە تا ڕادەیەک پرۆژەیەکی باش ئەبێت و هیوادارم لە پرۆژەکەدا داهات و خەرجی با بڵێن داهاتی نەوت و خەرجیەکانی بە تەواوەتی لە پرۆژە بودجەکەیە جێگە بکرێتەوە و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ پەرلەمانتارانی ڕوون بێتەوە کە هەرێمی کوردستان توانای داهاتی چەنە توانای با بڵێن فرۆشتنی نەوتی چۆنە بە چەند ئەی فرۆشێ من ئەبێ بزانم کە حکوومەتی هێرم بە چ کۆمپانیایەکی شێ فرۆشێ یعنی منی هاوڵاتی حەقی ئەوەم هەیە پەرلەمانتارێک مافی ئەوەی هەیە کە ئەم چەند کۆمپانیا لە هەرێمی کوردستانە نەوتی هەرێمی کوردستان ئەکڕێن بە چەند ئەیکڕێن کۆمپانیایەکی نەوتی لە کێڵگەیەکی نەوتیا ئیشەکە حەوبیرە نەوتی لە بەدەستایە ئەی من ئەبێ بزانم ئەم کۆمپانیا لە سایە چەنی بۆم کۆمپانیای ئەڕوا چەری بۆ هەرێمی کوردستانیەتەوە چونکە ئەگەر بە پێی راپۆرتەکانی دیلۆیت بێکە با بڵێن کۆمپانیایەکی نێودەوڵەتیە و ئیش لەسەر سەپەرشتی فرۆشتنی نەوت و هەناردەکردنی نەوت و ئەمانەکە بە کارەساتێکی گەورەی تایە کە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەفرۆشرێ نیوەی زیاتری ئەڕوا بۆ خەرجی کۆمپانیاکان و وڵاتانی دەوروبەر بۆیە ئەبێ ئەمە ڕوون بکرێتەوە لە یاسای بودجەی 2021دا و بۆ خەڵکی هەرێمی بە هەموو کەم و کورتەکانەوە بوونی بودجەی هەرێم لە 2021 خاڵە باشەکانی چین خاڵە باشەکانی ئەوەیە کە محاسبەی پەرلەمانتاران بەرامبەر بە وەزارەت و حکوومەت ئەتوانرێت زیاتر بێ باشە دۆخی ئابووری لە هەرێمی کوردستانە هەنگاوێکی باش ئەباتە پێشەوە خەڵک ئەو ترسەی کە هەیەی لە ئێستادا یاخود ئەو نیگەرانی کە هەیەی لە بازار لە جوڵەی بازار تا ڕادەیەکی زۆر پێش ئەکەوێ بۆ پێی کە پرۆژەی وە بەرهێنان و پرۆژەکانی ترکە پەیوەندی بە پارێزگاکانەوە هەیە دووبارە دەست بە بوژانەوە ئەکەن
و هەلی کار زیاد ئەکا لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی وەزایدەن شەفافیت کە لە سەر و هەموو شتەکانەوەیە دەتوانێت تا ڕادێکی زۆر بەشێکی زۆر لە شەفافیت بەرجەسە بکات یاسای بوجە. بۆیە ئەمە خاڵی زۆر گرنگ. کاریگەری لەسەر کەمکردنەوەی گەندەڵی چۆن نییە؟ کاریگەریەکە ئەوەیە بۆ نمونە پارەیەک تەرخان کراوە بۆ پرۆژەیەکی دیاری کراوە، پرۆژەی سین بۆ نمونە 200 ملیاری بۆ تەرخان کراوە. پەرلەمانتاران بەپێی لیژنەکانیان یا خۆیان ئەتوانن بەداداچوون بۆم پرۆژەیە بکەن. بۆ نمونەم 200 ملیارە تەنها بۆ ساڵی 2021 تەرخان کراوە، 200 ملیاری کەوێ بۆ 2022 دوای ئەوە بێ بەداداچوون بۆم پرۆژانە بکەن. ئیشی پەرلەمان تەنها ئەوە نییە بۆ نمونە تەنها قسە لەسەر یەک پرس بکا لە ناو پەرلەمانی کوردستانە. پەرلەمانتار حەقیەوەی هەیە لەسەر هەموو پرسە سیاسیەکان، لەسەر هەموو پرسە داراییەکان، لەسەر گەندەڵی، لەسەر ناشەفافیت، لەسەر هەموو ڕۆکان قسە بکە لەبەرەوەی حەسانەی هەیە نوێنەری خەڵکە. بۆیە ئەبێت پرسی یاسای بوجە بە ئەهمیەتەوە سیر بکرێت لەلایەن هەموو ئەندامانی پەرلەمانەوە، چ لە هەرێم و چ لە عێراق، چ لە هەرێم و چ لە عێراقیش، و گرنگە ڕێکەوتن بکرێت لەگەڵ حکوومەتی عێراقیە. یعنی ئێمە لە هەرێمی کوردستان محکومین بە هەردوو پرۆژە بودجەکە. بەڵێ لەبەرەوەی ئەو پرۆژە بودجەی کە لە هەرێمی کوردستانە ئامادەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەسەر بنەمای ڕێکەوتن بۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە. بۆیە ئەو لە چەند ساڵی ڕابردووە نەکراوە ڕێکەوتن. بەڵێ ئەمە دەوریە بێت لە ڕووی جوڵەی بازار لە هەرێمی کوردستانە و ئەو ترسی لای خەڵکەیە لە ڕووی ئابووری و بە تەواوەتی کەمێکاتەوە و کاڵێکاتەوە. زۆر باشە. بۆ هاوڵاتی چۆن ئەتوانێت لە پرۆژەی بودجە خوێندنەوەیەک بکات کە بێتە هۆی دۆخێکی گونجاو لە مامەڵەکردنی ڕۆژانەی هاوڵاتی و بازار؟ بەڵێ ئەو دۆخەی ئێستا کە هەمانە لە ڕووی دارایی ئێمە دۆخێکمان تاقی کردەوە کە حکوومەتی هەرێم لەسەر بنەمای ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە کۆمەڵێک گریمانەی دانا دوای ڕێکەوتنەکان سەریانەگرت بینیمان دۆخی ئابووری هەرێمی کوردستان لەبەرەوەی فشارێکی نێودەوڵەتی هەیە پێ ناچێت ئەم جارە نە حکوومەتی هەرێم نە حکوومەتی عێراقی بتوانن لێلا بدەن. ئەوەش خاڵێکی باشە لەبەرەوەی فشارێکی نێودەوڵەتی هەیە ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا کە ئەبێ هەردوو لا پێوی پابند بن و هەردوو لاش پێویستیان بە یەکتریە، هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی عێراقی، چونکە لە ڕووی سیاسیەوە ئەگە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی نەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیە، ئەو کاتە ڕەنگە هەندێک دەرگای بۆ واڵا بێ بۆ ڕێکەوتن لەگەڵ هەندێک وڵاتی ترکە ڕەنگە عێراق پێی خۆش نەبێت لە ڕووی سیاسیەوە. ئەو ڕۆتینەبەلای و گرنگە ڕێکەوتنی کوردستان کاگارە لەبەرەوەی کاتەکە تۆ گەیشتووە بۆ هاوڵاتی ئەوە هەرێمی کوردستان ئەو هەموو ڕێنمایی کە لە بابەتی باج و ڕسومات لە چەند ساڵی ڕابردووە دەرکراوە لە خیابی نەبوونی پرۆژە یاسای بودجەیە. بۆ ئەم ساڵ کە بودجە پەسەند بکرێ و ڕێنمایانە کەم ببنەوە یان ڕێکەخرێنەوە؟ نەخێر من پێم وایە ڕێنمایەکان ئەوەی کە ئەو بڕیارانی کە دەرکراوە لەسەر زیادبوونی داهاتی ناوخۆ، لەسەر زیادبوونی باج و ڕسومات هەروەکو خۆی ئەمێنێتەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێم پێی وایە پێویست بەواکە کە داهاتی ناوخۆی بەرزکاتەوە. بەڵام ئەو ڕێنمایانە لە کاتێکا دراون کە تۆ لەگەڵ عێراق ڕێک نەکەوتی تەنها پشت بەخۆ بەستووە، لەگەڵ عێراق ڕێکەوتی هەمان ئەوە ئەکەوێتەوە سەر تەحکومی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆیان چه بڕیارەکەدەن وەک باسەکرێ ڕەنگە ئەم ساڵ انتخابات لە عێراقا بکرێ، ئێتر ئەو کاتە ڕەنگە حکوومەتی هەرێم هەندێک لەو بەرگە و ڕێنمایانەی کە تایبەت بە زیادکردنی باش دەری کردووە کەمی کاتەوە. وەکو باسم کرد حکوومەتی هەرێم ئێوێ داهاتی ناوخۆی بگەێنێتە 500 ملیار دیناری مانگانە بۆەوەی کە بۆ ساڵی ئایندە پێویستی بە حکوومەتی عێراق نەبێت و بە هەمان شێوە ئێمە لە هەرێمی کوردستان غازێکی زۆرمان هەیە بۆی ڕەنگە ئەگەر کۆتایی ئەم ساڵیش نەبێت سەرەتای ساڵی داهاتوو ئینتاجی غازیشمان بە ڕێژەیەک بێت کە پارەکەی لە پارەی نەوت کەمتر نەبێ، هیوادارین وەکو نەوت نەبێ بە کارەسات ببێ بە ڕەحمەت بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە هەموو ئەمانە بتوانێت دۆخی دارایی خەڵک باش بکە و خەڵک لە ماگانەی خۆی داموچی تەواوەتی وەربگرێ بەبێ لێبڕین دۆخی ئابووریش باش ببێت. کاک ئارا من کاتم تاو بووە گەر بەڕێستان دوایین قسەیەکتان مابێم لە خزمەتان نابم. تەنها ئەوەندەیە خەڵک نابێ بێ ئومێد بێ بە شێوەیەکی گشتی لە ڕووی ئابووری بەتایبەتیم هەنگاوە کە ئێستا کۆمەڵە هەنگاوی زۆر باشەیە بەشێک لەلایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کە من نامێ ناویان بێنم هەوڵێکی زۆر ئەدەن لە بەغدا بۆی کە ئەم ڕێکەوتنە بکرێ، ڕەنگە هەندێک لایەنیش هەبن نەیار بن بۆم ڕێکەوتنە، بەڵام ئەمە جێی دڵخۆشیە کە ئەوانەی کە ئەیانەوێت ڕێکەوتن بکەن هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان ڕێژەیان زیاترە لە لایەنەکانی تر، بۆی ئەگەرم ڕێکەوتنە بکرێت دۆخی دارایی لە هەرێمی کوردستانە هەنگایەکی زۆر باشە چێتە پێشەوە و خەڵک ئەو بێ ئومێدی و نیگەرانەی کە هەی بۆ لە ماوەی ڕابردوودا هیوادارین هەوڵ دەین بیرمان بچێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئارا ئیبراهیم ڕۆژنامەنووسی ئابووری. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە دێینە کۆتایی
ئەمڕۆی ژێرخانی ئابووری بەو هیوایەن کە لە عێراق پرۆژە یاسای بودجە بە زووترین کات پەسەند بکرێت و دواتریش لە هەرێمی کوردستان پرۆژە یاسا بۆ ئەم ساڵ پەسەند بکرێت و ببێتە سەرەتایەکی باش بۆ ئەوەی ساڵانە هەمان پرۆژە یاسا لە هەرێمی کوردستانیش پەسەند بکرێت. تاوەکو جاری داهاتوو دێنەوە خزمەتان تاوەکو کاتە بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.